هەفتەی ڕابردوو پەیامی چەند سیاسەتمەدار و مامۆستای زانکۆی وڵاتانی ئەوروپیمان بۆ بڵاوکردنەوە کە لە کۆنگرەی هەشتەمی پێدەدا پێشکەشیان کردبوو. ئێستاش پەیامی نووسەرێکی فەڕەنسی و سیاسەتمەدار کوردەکانتان بۆ بڵاو دەکەینەوە. نووسەری فەڕەنسی پاتریک فرانچێسکی پێشتر سەردانی ڕۆژاوای کوردستانی کردووە و لە پەیامەکەیدا بۆ پەیەدە ڕایگەاند لە ئازداگیرکاری تورکیا لە سووریا هەڵوێستی فەڕەنسا زۆر باش نەبوو، بەڵام دۆستی فەڕەنساییەوە کار دەکەن کە ئاکامی ئەو دەستێوەردانە لە بەرژەوەندی کوردان تەواو بێ. ئەو دەستێوەردانەی تورکان لە وڵاتیەوە جگە لەوەی کە لە فەڕەنسا دۆستی بۆ ئێوە زیاد کرد، ئەوەشی ڕوونکردەوە کە ئێمە دوژمنەکەمان هاوبەشە، بەڵام ئەوە ئێوەن کە ئەرکی خەباتتان خستۆتە سەر ملی خۆتان و دیشیتا ئەو کاتەی کە ڕۆژاوە بێ بەڕاستەقینەیەک لە سەر زەوی لەگەڵتانین و هاوکارتانین. لە پارتی دیموکراتی کوردی سووریا مەحموود داود لە پەیامەکەیدا ڕایگەاند سەرکەوتنی گەورە نزیکە بۆ ئەوەش دەبێت بە یەکگرتووی و یەکدەنگیمان ڕۆحی شەیدەکانمان شادکەین. وتیشی پاشتەوابوونی شەڕ لە جێی هەر دڵۆپێک خوێنی ڕژا و نەمامێک دەنێژین و وڵات ئاوادان دەکەینەوە. لای خۆشەوە ئاوسەرۆکی پارتی ژیانی ئازادی کوردستان پەژاک عەبدوڕەحمان حاجی ئەحمەدی لە پەیامەکەیدا ڕایگەاند. خۆشحاڵم کە ئێستا لە خزمەت ئێوەم و پیرۆزبایی لە حیزبێک دەکەین کە شۆڕشێکی کوردستانی کردوتە شۆڕشی ناونەتەوەیی، شۆڕشی ڕۆژاوا ئیتر نە هەر شۆڕشی کوردە، شۆڕشی مرۆڤاییە، شۆڕشێکی ناونەتەوەیە بەو دەلیلەی کە دوشمنی ئێمەش دوشمنی ناونەتەوەیە. هیچ شۆڕشێک لە دنیادا شۆڕشی کۆمەڵایەتی دموکراتیک سەر ناکەوێ بەبێ بەشداری ژن. لە ڕۆژاوای کوردستان ژن نەک هەر بەشدارە دە شۆڕشدا، ژن ڕێوەبەری شۆڕش دەکات. هەروەها نوێنەری پارتی دیموکراتی گەلان هەدەپە کەمال ئاکتاش لە پەیامەکەی داوتی هیوادارین ئەو پلانە چەپەڵانە کە بە دژی گەلان لە سووریا و بە دژی دیموکراتی بوونی سووریا بەڕێوە دەچن پوچەڵ بکرێنەوە. بەر لە هەموو شت نوێنەرانی ئەم کۆنگرەیە دەبێت بە گرنگی بەرپرسیارەتی خۆیان بزانن و ئەو ڕێکخراوە دۆست و پشتیوانانش کە لەم کۆنگرەیەدا بەشدارن بۆ ئەوەی ستاتوی ڕۆژاوا سەقامگیر بێ و بەڕەسمی دانی پێبنرێ خەبات بکەن.